قونسڵخانەی کۆریای باشوور لە ڕێگەی نووسینگەی هەماهەنگی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆ و نوێنەرایەتیان لە پارێزگای هەڵەبجە بڕێکی باش لە دەرمان و پێداویستی پزیشکیمان پێگەیشت بۆ سنووری بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە کە بەسپاسەوە هەندێک لە دەو دەرمانانە دژە بەکتریا و هەندێک تەنانەت مەوادی عملیات و پێداویستی پزیشکی تیابوو. ئێمە لێرەوە سپاسیانەکەین و داوایان لێکەین کە بەردەوام بن لە هاوکاریکردنی پارێزگای هەڵەبجە، چونکە پارێزگای هەڵەبجە وەک پارێزگایەک تا ئێستا تەعامل و هەماهەنگی لەگەڵ نەکراوە. بۆ ئەم جۆرە ئیشانە پێویستەکە هەڵەبجەش وەکو باقی پارێزگاکانی تری کوردستان تەعاملی لەگەڵ بکرێ و ئەمەش وەکو هەنگاوێک ئێمە بەرز ئەینرخێنین